بڕگەیشتنی خاوەن کاروانێ بەڵام بەڕاستی من زۆر خەمبارم بۆ لەبەرەوەی سەرەتاکانی ڕەمەزان من دەستم نەکردبوو بە کیتۆ هەر میوانێکمانە هات یەک دەنە شیرینی لەگەڵ خۆی ناهێنا بەڵام ئێستا من چوومەتە ناو ڕژیمی کیتۆوە کە بۆم نییە هیچ شیرینیەک بخۆم و بۆم نییە هیچ کارپسێ بخۆم دەفەرموو سێرکە بەڕاستی تووڵێ ئەوانەیە کە لە بیریان چێتەوە یەک مێزیان ئامادە کردووە پێم تۆ لە بڵێ چی؟ بریتۆش بیخوا من پێشووتریش ئەو شتانم خواردووە طبعا بەڕاستی زۆر زۆر ترالیچە کی شوێنێ محەممەد خاوەنی خشخشکێک زۆر زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێ ماشەڵڵا ژنەکانیشت زۆر زۆر لێ هاتووە بژیبان و گیان سپاس دەکەم تخوا بۆ شتێکی کیتۆت بۆ من نەهێنا حەقی خۆتە جارێ بەدانیشی بەخۆ خەلی خۆمە کاگا خەلی خۆمە خەفەتە خۆم کیتۆی ئێستا ئەڕا دەستم پێ کردووە 5 ڕۆژە نیم ساعت لە کیتۆ بێدەدەر نیم شیرانیەکی تۆ ژەیق ئەم شۆڕی خۆی نیم ساعت لە کیتۆ بێدەدەر نابێت سفرە بێتەوانێ